بناوی خوای بخشندەی مهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان وا بڕیارە و بدەیەکی حکوومەتی کاربارەکەری هێرێم سەردانی بەغداد بکاتەوە بۆ تاوتوێکردنی پرسی بودجە و لە داهاتوشدا قسەی زیاتر لەسەر پرۆژە یاسای نەوت و غاز دەکرێت کەوا بڕیارە بەم جوانە بنێدرێت بۆ پەرلەمانی عێراق لە بەرنامەی ئەمڕۆ سەر ئەوە دەکەین چۆن یاسای بودجە لە بینی هەرێم و بەغداد کەی دەچێتە بواری جێبەجێکردنەوە وەکەی موچە بەتاواتی بۆ هەرێمی کوردستان دەنێردرێت و ڕێنمایەکانی بودجە کەی بەتاواتی دەچێتە بواری جێبەجێکردنەوە هەروە لەسەر پرۆژە یاسای نەوت و غاز قسە دەکەین ئایا چۆن دادەڕێژرێت و مافی پارێزگە بەرهەمهێنەرەکانی نەوت و هەروە هەرێمی کوردستانیش چۆن دەبێت لە پرۆژە یاسای نەوت و غاز ئەم پرسانە لەگەڵ بەڕێز دکتۆر غالب محەممەد پەرلەمانتاری پێشوو عێراق لە لیژنەی نەوت و غاز تاوتوێ دەکەین کاکتۆر بەخێرمە سوپاسیان بەدەبوون زۆر سوپاس دەکەین کاتۆرەگە سەرەتا لە بەرلەوەی بچینە سەر یاسای نەوت و غاز لە سەردانی دیوانی چاودێری دارایی عێراقەوە دەست پێ بکەین وەفتێکی دیوانی چاودێری دارایی عێراق لێرەیە لە شەشیە مانگەوە تاوەکو ئێستش بەردەوام لە وردبینی باز دەوەکەن کە وردبینەکەیان تاو کردبێ سەر قاڵی نووسینی راپۆرت بۆ لێکۆڵینەوە لە داهاتی ناوخۆ لە 6 مانگە ڕابردوو لەگەڵ داهاتی نەوت بەم زوانە و کێشەیە یەکرا دەبێتەوە کێشەی داهاتی نانەوتی و نەوت لە بینی هەرێم و بەغداد بەڵێ سڵاودەوە و لە بینەران و بیسەرانی خۆشەویستان طبعاً ئەبێ بزانین داهاتی ناوخۆ دوو جۆرە پێوترێت داهاتی نانەوتی داهاتێکیشی باج و دەرامەتوانێت داهاتێکی ڕەبتیە بە مەرزەکان ئێمە 21 مەرزی مەرزمان هەیە لەگەڵ وڵاتانی دراوسێ هەرێمی کوردستان 21 مەرزی هەیە فەرمی و نافەرمی شەشی فەرمیە ئەوانی تر هەمویان نافەرمین و لەلایەن عێراقەوە بە نایاساییدان ڕێ بەڕاستی بەڵام ئەمان تەعاملی پێوەکەن و داهاتێکی زۆری هەیە طبعاً هەمومان ئەزانین ئەو مەرزانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە زۆربەی قاچاقی تیاکرێ بەشەو ئێستا هەمووی بەوەی پارتی و بەوەی یەکێتیشەوە قاچاقی بەردەوامە بەڵێ قاچاقی لەناو هەمویانە بەردەوامە پاکەت دێ دەرمان دێ بڵێن شتومەکی تر دێت و ماوەی پێش ئێستا بینیمانیانی لە عێراق هێزێک چۆ سەر چەند کەسێک لە دیالە گرتیانیان کە لەسەرەوە ئیشی قاچاقییانە کردووە ئەو منتەجاتانی کە بە قاچاق هاتە ناو هەرێمی کوردستان لەوێ دەریانە کردبووە بەغداد یعنی مە وازەح لەلایەن عێراقەوە کە ئەزانە قاچاقی تێگەن چاودێری دارایی عێراق هاتووە وردبینی داهاتەکەکە لە وردبینی داهاتەکەی عادەتەن بۆ 6 مانگ وردبینیەکە طبعاً ئێمە ئەزانین ئەم موازنە کە دەرچووە موازنە قانونی موازنەی 2023 ئەم قانونە نەفاذە لە یەکی یەکەوە لە یەکی 2023 بەڵام بەداخەوە لەبەرەوە هەرێمی کوردستان لەو فترەیە نەوتی تەسلیم نەکردووە لە 25 سێوە قەرارەکەی محکەمەی پاریس دەرچووە کە بە ئەو لەسەر ئەساسی ئەو قەرارە ئیتر نەوتە ناردەناکرێت ئەگینا ئەگە بەدەستی هەرێمی کوردستان بێ ئێستش نەوتی هەر ئەفرۆشت بۆ زانیاری نەوتی تەسلیم نەکردووە بە ناچاری کورت و مختصری بە شەق نەوتی تەسلیمی عێراق کردووە جارێکانیش نەیکردووە ئەوش ئەوەیە کە تا ئێستا ئینتاجەکەی بە قاچاق هەباتە دەرەوە دوای بە تەفسیلی باسیەکەی بەڵام بەپێی ئەو داتانەی کە دەستی کەوتووە چاودێری دارایی عێراق زیاتر لە 415 ملیار داهاتی ناوخۆیە مانگانە 415 ملیار دینار داهاتی ناوخۆیە ئەمە نیوەیە بێت تەسلیمی عێراق بکرێ و نیوەکەی تری بێت تەسلیمی محافەزەکان بکرێ ینی محافەزەکان سە بۆ نمونە سلێمانی چەندە داهاتێکی تێبێ نیوەکەی تری بیتێ بڵێ بیکە خزمەتگوزاری بەڵام ئایا ئەمە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان تەنفیزی ئەم قەرارەکە کە ئەمە قەرارێکە ئەمە قەرار نییە ئەمە بەپێی یاسای ئیدارە و مالی عێراق کە موازنە لەسەر ئەو یاسایە دروستە بێت ئیستینا دەکاتە سەر ئەو یاسایە موازنە دائڕێژێت و قانونەکەی دائڕێت ئەڵێ داهاتی ناوخۆ نیوەی بۆ محافەزەکەیە نیوەکەی تری بۆ عێراقە کەواتە بەپێی ئەو راپۆرتە ئەبێت 205 ملیار دینار بدەن بە عێراق و 205 ملیار دیناریش بدەنە سێ محافەزەکە ئیتر بزان کامیان ئینتاجی زۆر کامیان داهاتی زۆرترە بەپێی ئەو ڕێژەی کە داهاتەکەی هینگرۆ بەڵام هەرێمی کوردستان لەم چەند ڕۆژەی کە ئەو لیژنە هاتوون بۆ ئەوی وردبینی بابەتەکە بکەن زۆربەی ئەو تەنکەرانی شاردوتەوە کە لە هەرێمی کوردستان بە قاچاق نەوتەنێت تەنکەری نەوت بەڵێ تەنکەرە نەوتەکانی ئێستا کەم بووەوە ئێستا پێشەوەی بێم بۆ لای جەنابەت هاوڵاتیەک تەلەفۆنی بۆم کرد وتی پێش 2 ڕۆژ باشە ڕۆژان شەوانە 1000 تەنکەر تێپڕێ بەلامەوە ئەمەکی گەورەی هەیە ئەیتر لە بینی ناو سلێمانیە طبعاً و ئەڵێ ئێستا 2 ڕۆژە زۆر کەم بۆ تۆ 2 ڕۆژێک زۆر کەم بۆ تۆ ئەوەش بۆ ئەگەڕێتەوە ئەم لیژنە ئەترسن ڕۆژ بدال ینی بە عەقڵی خۆیان بڕۆن بۆ سەر مەرزێک و ببینین ئەم هەم تۆنکەرە چییە
ئەم هەموو تەنکەرە چیە ینی ئەڕاتە ئەو دیوە طبعا هەر بۆ زانیاری 350,000 بەرمیل بە تەنکەرکە نەدەرەوە بەڵام ئێستا سوودانی وتی 55,000 تەسلیم کردووە کاکە من خۆم لەگەڵ بەرپرسانی عێراق قسەم کردووە ئەڵێ 50,000 بەرمیل لەوتیان تەسلیمێمە 50,000 بەڵێ کەواتە 50,000 تەسلیم کردووە باش بەشێکی لە ناوخۆ ئەفرۆشن بەشێکی لە ناوخۆ بە گرانە فرۆشن بەشەکەی زۆری ئەنێرنە دەرەوە بە ڕێبڕێکی قاچاق بۆ ئێران و بۆ تورکیا بە ئێران و بۆ تورکیاش ینی بۆ هەردوو لا بە قاچاق ڕاتە دەرەوە لێ بە قاچاق داهاتەکەی کاویسۆر کێشە ئەوەی داهاتەکەی زیاتر لە 300,000 بەرمیل دەفرۆشرێت بە ناوخۆ بێ بە تەنکەر بێ دەرەوە ئێستش بەڵێ ینی هەر بۆ زانیاری ینی تۆ وردیکەیتەوە 50,000 بەرمیلی ناوە داوەتە عێراق 580 میلیارد دیناری وەرگرتووە خۆی 350 فرۆشتووە ناتوانێت 200 میلیارد بخاتە سەری موچەی خەڵکدا بەس داهاتەکە خۆ زیاترە بەس نایدێتە بەڵێ داهاتەکە زۆر دیاترە عادەتەن دەست حەزی لە فەوزایە 590 ملیارەی کە هات بڵێ هی 50,000 بەرمیلەکە بوو نای خۆ 50 تەسلیم کردووە ئێستا 580 میلیارد دیناری عێراقی هاتۆتە هەرێمی کوردستان بەڵێ 598 بەڵێ خۆشی داهاتەکەیان بەپێی وردبینی چاودێری دارایی عێراق داهاتەکەیان 410 میلیارد بووە بەڵێ ئەمە نزیک بۆ تۆ لە تریلیۆنێک و نزیک بۆ تۆ لە تریلیۆنێک تقریبا موچە کەمتر لە تریلیۆنێک بۆ موچەی خەڵنادن لە کات خۆیان هەنێ ئەمە پرسیارە ینی پرسیارە لای منە جگەلەوەی من لاقم لێ چەندێکی فرۆشتووە هەر وازە نەوت بێنە وازە نەوت بێنە کاکە بە حساباتێکی ها ئەڵێ گوێز بەدانە ئەژمێرێت ئەمەیە 580 میلیارد دیناری لە عێراق وەرگرتووە بەپێی چاودێری دارایی عێراق 410 میلیاریش داهاتی ناوخۆی بووە کەواتە ئەمە چەندێک ئەمە 990 میلیارد دینار خۆی موچە 900 میلیاری ئەوێ 90 میلیاریشی بۆ ماوەتەوە بۆ موچەی لە کات خۆیان نادرێت ئێستا 906 میلیاری دەوێت باشە 96 چکۆ لە بودجەداوەندە دیاری کراوە و جگە لە پارەی هاوپەیمانانیش بەڵێ وازم نهێنا سێکە وازمە هاوپەیمانی هێنا وازم لە نەوت هێنا بە کاملی کە 300 باسم کرد بۆ 300 بە تەنکەر هەناردەی دەرەوەیەکەن 300,000 و بەشێکیشی لە ناوخۆ فرۆشن هەمووی بە پارە باشە و 50,000 بەرمیلیان نەوت تەسلیم عێراق کردووە وازم لەوەش هێناوە بەس دوو جۆر پارە حسابەکەم داهاتی ناوخۆ لەگەڵ داهاتی پارەکەی کە لە عێراقەوە دێ ئەم دوانە لە داهاتی نەوت زیاتر یعنی لە مەسروفاتی موچە زیاترە بۆ موچە لە کاتی خۆیان نادەن بەڵام ئێستا موچەی مانگی شەش سپەی کۆتایی پێدێ بەڵێ سپەی کۆتایی پێدێ یعنی ئەوە چ شانازیەکە موچەی مانگی شەش سبەی کۆتایی بێدێ لە عێراق موچەی مانگی هەشت وەرەگری هاوڵاتیەکان یعنی من یەکی هاوڵاتی کە عێراقیم لە هەرێمی کوردستانە من چ پەیوەندیەکم هەیە بەوەی کە تۆ نەوت بە قاچاق ئەفرۆشی نەوت بە نازامچی ئەفرۆشی نەوتە فرۆشی بۆمانەوەی خۆت لەسەر حکوم نەوتە فرۆشی بۆ ئەوەی تۆ بچی ئەسپی پێ بکڕی نەوتە فرۆشی بۆی فڕۆکەی تایبەت دەبێت نەوتە فرۆشی بۆ ئەوەی باخیرەی نەقلکردنی نەوت دەبێت ئەمانە چ پەیوەندێکی هەیە بە منەوە من پێویستیم بەوایە کە موچەم لە کاتی خۆیان بدرێ باشە بەس عێراق ئیلتیزامی خۆی جێبەجێ کردووە ئێستا باز لەوە دەکرێت عێراق ئێستا بۆ پابەندی عێراق بەرامبەر هەرێم چییە و پابەندی هەرێم دیارە 400,000 بەرمیل نەوت داهات نانەوتیەکان لەگەڵ قەرزەکانی TBI و سولفانەش بداتەوە کە 400 میلیارەکە ناتووە ئوستاد بابینە سەر ینی کێشەکە ئەوەیە مجموعەن ڕاگەیاندنەیە بەداخەوە ڕاگەیاندنی سێبەرن ڕاگەیاندنی دەسەڵاتن پارە ئەکرێ بە حەڵقیانەوە و لەگەرەوەشە دەستیان کردو بەم قسانە لە 2 هەفتەیە باس لەوە ئەکەن کە ئەمانەوتیان نەوت تەسلیم کە ئەیکوا پارەکەی ئەیکوا نازامچەکەی جارێکان یەکەم خاڵ با بچینە سەری ئەوەیە کە نەوتیان تەسلیم نەکردووە ئەمە یەک 55,000 یان نەوتیان تەسلیم بەڵێ دووهەم خاڵ جارێکان موازنە نەکەوتەتە بواری جێبەجێکردنی ئیسە سەرۆکوەزیرانی عێراقیش ناتوانێت پارە سەرف بکە لەسەر ئەساسی موازنە لەم هەفتەوە کەوتە بواری جێبەجێکردن ڕێنمایەکە لە وەقاع بڵاوە بێتەوە دوای ئەوەی کە لە وەقاع ڕێنمایەکانی موازنە بڵاو ئەبێتەوە هەر وزارەتێک و ڕێنمایی خۆی بۆ ئەڕوا و هەرێمی کوردستانش وەکو وزارەتێک تەعاملی لەگەڵاکە ڕێنمایی خۆی بۆ دێ ئەو کاتە لە تەسلیمکردنی نەوت و نیوەی داهاتی ناوخۆی یا نانەوتی تریلیۆنێک و 250 میلیارد دینار وەرئەگرن ئەوەندە وەرەگرێت بەڵێ ئەگەر ئەمان نەوت تەسلیمکەن یعنی هەم دەست نەکەن بە قاچاقی نەوت بفرۆشن و بڵێن ئێمە نەوت نادەین و 50,000 دەین و یعنی ئەو ڕقمانە تەواو عێراق خۆی وەری ناگرێت ڕووی تەکنیکیەوە ئەوانەیە عێراق داوای 150,000 بەرمیلی نەوتی لیان کردو بۆ ئینەکان ئەمان 50,000یان بۆ نارداوای داوای 150 بەڵێ بۆ چەند حەقلێ چەند مەسفایەک هەیە لە هەرێمی لە عێراقا لە کەرکووک و لە مووسڵ و لە تکریت و لە بەغدان
داوای 150,000 بەرمیل لەو تیلیان کردووە ئەمان 50,000یان بۆ ناردووە تا ئێستا. ئەوی تر چ لێ دەکەن؟ ئەوی تر با من ڕوونیکەمەوە جەنابە بەشێکی لە ناو خۆیان سەرفەکەن ئەدەن بە پاڵاوەکانی خۆیان. ئەی بۆ کاریگەری لەسەر بنزین نابێت لەسەر سوتەمەنی بۆ نییە مادام ێستا لەو ماوەیە قەیرانی بنزینش گرانبوونەکەی دووبارە ڕووی دایاوە. بەڵێ قەیرانەکە زانی بۆچی بوو؟ بۆچی بوو؟ چونکە ئەیانویست پاڵاوەکان خۆیان نەوت بنزین بە گرام بفرۆشن. ئەگەنا هیچ قەیرانێک نەبوو لە دەرەوەی هەرێمی کوردستان. قەیران نەبوو. هیچ قەیرانێک نەبوو. ئەوە قەرار بوو هەر بۆ زانیاریت ئێمە سێ پاڵاوگەمان هەیە قانونی و تقریبا 200 پاڵاوگەی نایاساییمانەیە. باش. ئەم 200 پاڵاوگەی نایاساییە هەر 200ەکەی داواکارم لە داواکاری گشتی ئێستا بێتە سەرخەت لەسەری ئەگەر داواکاری گشتیە. باشە. هەر 200ەکەی هی بەرپرسەکانی یەکێتی و پارتی. باشە؟ 200 پاڵاوگەی هەر 200ەکەی بەرپرسەکانی یەکێتی و پارتی. ئەو پێشمەرگانەی کە داویان ناوە بۆ ئەوەی دایخە ئەی پارێزێ و پارەکەش یەچێتە گیرفانی بەرپرسەکانی یەکێتی و پارتی. لە سلێمانی زۆر کەمە تەسەوڕ ناکەم 20 دانە هەبێ هەمووی لە دوهۆک و لە هەولێرە. لە دووەک و هەولێریش لەکوێیە لە بینی دووەک و مووسڵە بینی هەولێر و کەرکووکە و ئەوانەی کە ئیبینی ڕۆژانە ئەسووتیانە لە پاواگەیە سووتە ئەوە هەمووی نایاسایە. ئەوە حەقە حکوومەت بڕاتە سەری بیگرێ خاونەکەی بگرێ و قوفڵی بکە چکە نایاسایە هەمویان نایاساین. مواسەفاتی بنزین دروست ناکەن نەفسا دروستەکەن تێکەڵی مادەی چاکەرەوەیەکەن ئەو ڕێژەی سەرەتانەی کە لە هەرێمی کوردستان هەتا دێ بەرزە بێتەوە بەشێکی بۆ ئەوە ئەگەڕێتەوە چکە مادە چاکەرەوەکان هەمووی مادەی موسەڵتەنن بەو ڕێژانە وردە وردەوە ئەکا کە هەموو کەسێک تووشی نەخۆشی شێرپەنجە بێت سەرەتان بێ کوالیتەکەی خراپە ئەو سیارانەی کە ئەسووتێ ئێستا لە باسی تا هەشت مانگە 172 ئۆتۆمبیل سوتاوە هەر 172ەکەی پێت ئەڵێم لە بەرچی سوتاوە. باش. شتێک هەیە لە ناو بنزینە ئەبێ قیاس بکرێ کاتی خۆی کە من سەرۆکی لیژنەی نەوت و غازم ئەوەم قیاسە کرد لە سلێمانی. بەڵێ ئەوە پێوترێ ڤاپۆر پرێژەر زەختی ئەو گازەی کە ها لە ناویە چونکە بۆ لەناو بنزینە چونکە مادەی چاکەرەوەی بەڵێ گازێک بەرزە بێتەوە زەختێک دروستەکە ئەو زەختە ئەبێ ڤاپۆر پرێژەری هاوین هەیە و ڤاپۆر پرێژەری زستانە هەیە. باشە ئەمە ئێستا بە هیچ شێوەیە قیاس ناکرێت کە قیاس ناکرێت و ئەبێتە هۆی سووتاندن یا تەقاندنەوە یان ئەو غازە کۆ ئەبێتەوە خۆی ئاگرێت و دەرەچێتە دەرەوە و مەشکلە بۆ سیارەکە دروستە کە تەقێتەوە کە ئەیبینین ئەسووتێن گڕەکرێن. لەبەر ئەوە ئەمانە چ قیاسیەوە بکەن کاکە ئەمانە هاتوون نەوتەکانی خۆیان بنزینەکانی خۆیان ساقەکەنەوە. ئەو کۆمپانیانەی کە لە بواری بنزین و سوتەمەنی کار دەکات هەمووی هی یەکێتی و پارتیە. باشە. لە سلێمانیە بەشێکی زۆری یەکێتی شەریکە تێدایە ئیدارەی گشتی ئەمە ساوس کوردستانە ئەمە قەیوانە ئەمە ئیتر مەجموعەیەنەوە عیناوی تر ئەمە لە بیرم نییە بەڕاستی. لە ئەو دیویش هەموو ئەو کۆمپانیانەی کە لە بواری سوتەمەنی و تەسفیەکردنی نەوت و سوتەمەنی و بنزین و ئەوانە ئیش ئەکەن هەمووی نزیکن لە نەک نزیکن هی بنەماڵی بەرزانی و بەشێک لە بەرپرسەکانی بۆ نمونە کورد ئۆیڵە عێراق ئۆیڵە سەن ئۆیڵە کار گروپە ستێر گروپە مجموعەیەک کۆمپانی لاڤیە نازانم ئەمانن هەموو ئەمانە هی بنەماڵی بەرزانی ئەمانە ئیشیان چییە؟ نەوتی خاوەرەگرن بەشێکیان پاڵاوگەیان هەیە نەوتی خاوەرەگرن ئەی پاڵێون ئەیکەن بە بنزینێکی بنزین دوایی تێن بە گرانی فرۆشن. باش. من پرسیارەکە چەند پێچی ئێستا بۆ نمونە ئێستا لێرە لە بازارە نۆرماڵەکە زۆر گرانە نزیکی 1000 ئەتوانێت بە 700 دینار بیدا بەخ ئێستا ئەتوانێت بە 700 دینار بیدا تێچووەکە دەگاتە 400 دینارێک لیترێک بنزین لە کوردستان ئەگەر نەوعی هەیە ئەگەر بە پاڵاوگەیەکی مۆدێرن بیکەی لترێکی چێتە 600 دینار 650 دینار بەس ئەگەر ئەم پاڵاوگانەی ئەمان بیکەی لە 450 وانەیە چکە من نەفتایە بنزین نییە ئەوەی هەیە لە زەرزەوی هەرێمی کوردستان هیچی بنزین نییە جگەلەوەی لە عێراقەوە دێت ئەگەر بێت لە عێراقەوە نازانم بەشێکی دێت هەمووی بنزین نییە هەمووی نەفتایە مادەیەکی چاکەرەوە کە مادەی موسەڵتەنە کە لە وڵاتانە بەکار نایەت کە مەمنوعە ئەیهێنن تێکەڵی ئەکەن ئەیکەن بە بنزین و ئەیفرۆشن. اینجا پاڵاوگەیەکەی ناوی پاڵاوگەی لانازە ئەم پاڵاوگە هی کوڕی مەنسوور بەرزانیە مجموعەیە نەوت بۆی یەک حەقلەکەی ناوی حەقلی سەفیەیە ئەم حەقلە نە لەسەر ئاماری عێراقە نە لەسەر ئاماری کوردستانە لە بینی مووسڵ و ئەوانەیە هێزەکەی مەنسوور دەستی بەسەراگرتووە
نەوتەکەی تقریبان ڕۆژانە 5,000 بەرمیلە ئەیهێنێ لەو مەسفایە تەسفێەکە لەگەڵ بەشێک لە نەوتی سووریا لەگەڵ بەشێک لە نەوتی فرۆشراو کە حکوومەت بە ئەرزان پێدا کە حکوومەت هێرێن بە ئەرزان پێدا ئەما کاتە بنزین و گازوانە گازەکەی ئەباتە تورکیا ئەیفرۆشێت بنزینەکەی باشەکەی ئەبرێتە دەرەوە خراپەکەیشی لە ناوخۆ ئەفرۆشێت بە نرخی گران من پرسیارم ئەمەیە من کوڕی براکەم ئیش بکا لە نەوتە کوڕەکەی ترم بنزینخانەی هەبێ کوڕی ئامۆزاکەم پاڵاوگەی هەبێ حەزەکەم بنزین دابەزەیە حەزەکەم گران بێ حەزەکەم ئەمە من مەسرور وایە تۆ چۆن بە چه عقلێکەوە بیر لەوە بکەیتەوە وڵاتی هەرێمی کوردستان بیر لەوەکە بیر لەوە بکاتەوە بڵێ مەسرور دەیەوێ بنزین ئەرزانکە کاکە مەسرور کاسپیەکەی لەسەر بنزینە کاسپی بنەماڵەی بەرزانی لەسەر سوتەمەنیە ئەگینا بۆ لە سلێمانیە 100 دیناری فەرق بوو لەگەڵ هەولێر و دووەکە لەبەرەوە نەیانێ هێڵا هەندێک حاڵەتیشە خۆ لێرە گرانتر بووە لە هەولێر بوون هەندێک بۆ پێش و بۆەوە نا ئەخ ماسی من باسی سوتەمەنیەکەم بۆ لێرە ئەرزانتر بوو هۆکارەکەیەوەنی ئێرە مهمە یعنی ئەمان هاتنە دەستی بەسەرانەمە ئەمانی دەستیان بەسەرا گرتووە بەس ئەمان لەبەر ئەوەی بەشێکی ئەیان برد بۆ ئەوێ لە هەولێر و دۆک ڕێگریان لێکردن باش ئەو بەشێکی نەوتەکە وتت باسی باسی نەوتی ئەو بەشێکی دەدرێت بە پاڵاوگەکان بەڵێ کەو بنزینەوە بەشەکەی تری بە تەنکەر ئەڕواتە دەرەوە باش یعنی ئێستا تۆ وەکو ڕاگەیاندن کارێک پەیام ئەتوانێت بڕوا مەرزەکان تەسویر کە بزان هەردوو لە حاجی عمرانە چاو نابینێ لە تەنکەرە کە هی پارتی وە لەم دیویشە بڕۆ وەڵڵاهی بڕۆ بۆ کەلار هەر تەنکەر شۆرتەکە هەر ناتوانانی دەرچی لە تەنکەرە ڕۆ مەقسەی من یەکە کە هاوڵاتیانە لەسەر جادە تەنکەرە بینم 24 ساعت بەس تەنکەرەکان زۆر زیادی کردووە ئێستا جادەکان بۆتە جادەی تەنکەر نەک جادەی هاوڵاتی یعنی تەنکەرەکان زۆردر هاتو چۆکن لە هاوڵاتی باشە بەس سەبارەت بە موچەکە ئێستا هەندێک دەنگۆ بڵاو دەگوایە دوو موچە بەیەکەوە بێ لە عێراق تەسەووڕ ناکەم بڵێم دوو موچە بەیەکەوە نایە وایە بەس دوو موچە لێ بەیەکەوە نایە بەڵام خۆی باشە ئێستا لە مانگی چوارەوە ئەگەر ئەمان داتاکانیان بە تەواوەتی بدەنە عێراق چاودێری دارایی ڕقابەی خۆی کردووە ڕقەمەکانی داوەتەوە لە مانگی چوارەوە ئەتوانن بەشە بوجەی خۆیان وەرگرن لە مانگی چوارەوە باش بەس بۆ ئێستا لە عێراق لە دوای 15 مانگ و ئەوانەوە موچە دەدرێت دەبێت پشتی ئێستا دەبێت ئەوەی هەرێمیش بنێترێت وایە دەبێت لانی کەم موچەیە کەر بێت لەو ماوەیە بەڵێ خۆ تاکیدی تر لە مانگە و ئەم مانگە دێت ئەم مانگە موچەی فەرمانبەرانی هەرێمێک موچە بەشە بوجە دێت بەڵام موچە و پارەی پرۆژەکان تریلیۆنێک و 300 ملیار دینار دێت ئەم مانگە یعنی بکەوێتە بواری جێبەجێکردن بەڵام یەک شتەیە ئەبێ ئەوە بزانین ئایا تا چەند ئەمان پابەند دەبن بەو ڕێکەوتنەی کە خۆیان کردوانە کەسی معارەزەی تیان نەبووە هەر بۆ زانایی بەشێکی زۆری هەر بۆ ڕوونتر قسە بکەین لە ناو حکوومەتەکە دوو لایەن سێ لایەن حکوومەکە یەکێتی هەرتیان نەبووە وەکو ڕاشکە ساوی بۆ ناکەیان هەر بەڕاستی ئاواتی شێخ جەناب بەسی بۆ یەک ئیش باشە بچێ ڕاوکردنەکەی خۆی بکەوتەوە ینی هەر بەڕاستی و پیاوی ڕاوکردنە پیاوی ئیتریسە خەریک ڕاوکردنی دینار بێ نازانم ینی بەڵام هەر ئاگای لە دنیا نیە ئێستا تەحەداگەم ئاواتی شێخ جەناب بزانێت چ تەنکەرێکە ڕابۆ چێت ئەیبینێت بەس ناوێری قسە بکە ینی بەڕاستی ئەمە شەرمە تۆ وەزیری دارایی بی لە بەرچاو تا خەڵکەکەت برسی بێ و لە بەرچاو تا تەنکەرەکان بڕوە نەوێری قسە بکەی بەڵام چواردەورەکەت کە دات ناوە قسەی حکوومەت بگەێنن خەریکی پاساوێنانەوە خەریکی ماساوکردن و قسەکردنی بەم و بەو بە ئەندام پەرلەمانە بە وەزیرەکانی تریش ڕاست نیە خۆ وەزیرەکانی تریش هەمویان هەر بێدەنگن وایە بەزەمە وەزیری داراییە وەزیری دارایی ئەگەر بێدەن من پارە موچەکەم لای وەزیری داراییە بەڵام وەزیرەکان تریش وایە باشنی بەس بزانم سپەی سکاڵایەکتان هەیە لە دادگای فدراڵی لەسەر چیە هەر لەسەر سوتەمەنی و بەڵێ بنزینە لەسەر موچێ لەسەر چیە تا مامێک شت پێ بڵێ باشە ئێمە سکاڵایەکمان هەیە لەسەر وزارەتی نەوتی عێراق وەزیر لەسەر وەزیری نەوتی عێراق بەڵێ بۆ لەبەرەوەی ئێمە وەکو هاوڵاتیانی هەرێمی کوردستان حەقی خۆمان هەیە کە 12.67% لە سوتەمەنی عێراق وەرگرین لە بنزین لە نەوتی سپی لە گاز لە نەوتی ڕەش بۆ کارگەکانمان باش ئەمە تا ئێستا نەدراوە طبعاً بۆ نەدراوە من پێتەڵێم بۆ نەدراوە لە هەموو ئەتیفاقاتەکان کە حکوومەتی هەرێم چوو ئەتیفاقی کردووە بیری ینی باسی ئەمەی نەکردووە
بۆ باسی نەکرۆوەکو باسم کرد بۆ جەنابەت هەمویان کاسبیەکەن لەم بابەتە بۆی بنزینەکەی خۆیان سەر بۆی بنزین خۆیان سەر بێ تۆ بنزین بە 450 دینار کێ بنزینی منسوور بکڕێ کێ بنزینی کار بکڕێ کێ بنزینی قەیوان بکڕێ کێ بنزینی ساوس کوردستان بکڕێ کێ بنزینی کۆمپانیاکەی کۆمپانیای نیترۆن بکڕێ ئەمانە ناکڕێ کەواتە تۆ ناگەی ئێمە چون سکاڵامان لەسەر وەزیری نەوتی عێراق کردووە طبعا هەر بۆ زانیاریت تا ئێستا کورد سکاڵای لەسەر کەس نەکردووە پارتی ئەمەندە زمانیان درێژ نیە هەموو ڕۆژ لەسەر عێراق قساکەن و بە ئێمە ناڵەن عێراق چیوانە ئێمە تاکە کەسێک بووین کە لەسەر حکوومەتی عێراق سکاڵاکەین ئەوان ناوێرن بیکەن ناوێرن هەر باسی بکەن ناوێرن بچن سکاڵا بکەن سکاڵەکەمان لەسەر چییە داوای چی دەکەن داوای 12.6 سوتەمەنیەکەین ئەمە یەک و بە نرخی مەدعوم یعنی بنزین بە 450 دینار گاز بە 400 دینار لتری نەوت بە 150 دینار لتری تەنی نەوتی ڕەش ئەگە بدرێ بە کارگان طبعا کارگان مسجل بن لە عێراقا بەو مەدعومە بەیانی یەکەم بەیانی جەلسەکەمان یەکەم ینی ئەچێتە قۆناغی یەکەم بەیانی لەوێ قسەتان وەردەگیرێت نانە بەیانی ئێمە مەحامەکەمان لەوەیە و لەوێ سکاڵامان تۆمار کردووە بەیانی جەلسە لە اختصاصی دادگای فیدراڵیەوە تۆمار پشتان بەچی بەستووە بۆ نمونە پشتمان بە دوو بڕیار بەستووە دوو بڕیار هی وزارەتی نەوتی عێراقا لە دوو بڕیارەکە سعرەکانی تهدید کردووە ئەڵێ بۆ هەرێمی کوردستان ئەوەنە بنزین بنێرن بە 690 ئەمە ناقانونیە چونکە ئەمە فەرقێکە لە بینی هاوڵاتیانی هەرێمی و هاوڵاتیانی عێراقا هاوڵاتیانی عێراق بە 450 وەرێگرێ ئەو بینێ ئەمە کاتی خۆی کێ کردی باڕۆندر قسەوێ ئەو وەزیری نەوتی سامانە سروشتەکان چوو هەر لە خۆیان کاتی خۆی لەبیر کەوتی من بە چای خواردنێک کێشەی بنزینم چارەسەر بەس چارەسەری نەکرد نایقڕ چونکە ئێمە کاتی خۆی بە 450 دینارەمانێنا ئەم کردی بە 690 بەسەرمانەوە باش و نەوتی خاو عفو نەوتی ڕەش نەوتی سپی بە 150 دینار ئێمان هێنا ئەو چوو کردی بە 350 دینار بەسەرمانەوە لیتری و ڕێژەکەشی کەمتر کردەوە باش ئێستا ماتوین لەسەر ئەو نووسراوەی وزارەتی نەوتی عێراق هاتووی سکاڵەمان تۆمار کردەوە و تومانە ئەم دوو قەرارەی ئێوە داتانە ئەم دوو قەرارە ناقانونیە ئێمە ئەبێ وەکو هاوڵاتی هەرێمی عێراق هاوڵاتی هەرێمی کوردستانیش لتری بنزین بە 450 دینار وەرگێت ئیتر بەیانی دادگاکەمان لە قۆناغ یەکەمیایەتی تەسەوڕەکەم ئینشاءڵڵا بتوانین سەرکەوتوو بین بتوانین سەرکەوتوبین کێشەی سوتەمەنی چارەسەر بێ بە تەواوەتی تر بۆی نییە کەس بڵێ من ئەیدەم و یان نایدەم یعنی حکوومەتی عێراق ناتوانێت بڵێ نایدەم چونکەوە قەراری محکەمەی ئیتیحادیە بێ فەرزیەکە بەسەریوە و باش دیراستان کردووە بۆی لەوێ نەدۆڕێن وەڵام ئینشاءڵڵا نادۆڕێن بەڵام تۆ خۆت دەزانی عادەتەن ئێمە لەسەر ئەو دوو قەرارە کردومانە و محکەمەی ئیتیحادی یەکێک لە اختصاصەکانی ئەوەیە هەر قەرارێک زەرەری بدا لە هاوڵاتیەک ئەتوانێت بێ لە محکەمەی ئیتیحادی سکاڵا لەسەر ئەوەی کە زەرەرمەند بوو ئیسە من وەکو هاوڵاتیەک بەناو منەوە کراوە تەوان من وەکو هاوڵاتیەک زەرەرمەند بووم لەو قەرارە بنزین بە 600 دینار ئەکڕم بیا بە 1000 ئەکڕم بەڵام من هاوڵاتێکی عێراقم حەقە بە 450 دینار بیکڕم هاتوومە لەسەر ئەو دوو فەقرە کردوومە باش بەس بۆچی ئەوەی کە بارەسەر دوای لەسەر یاسای نەوت و غازیش پرسیار لێ یەکەم بەس بنزینەکە ئەوەی کە عێراق دەینێرێ ئێستا نزیکەی میلیۆنێک هیچ کەمەوە هیچ ئەوە زۆر کەمە چونکە هەرێمی کوردستان پێویستی ڕۆژانە بە 5 میلیۆن لیترە 5 میلیۆن و نیم سعرەکەیشی زۆرە ئەی بۆچی ئێستا مادەم ناینێرێ مادەم ئێستا نەوتەکە خۆڕاگیراوە خەنێکە لەکوێ بۆ کەس بە دوای ناچێت کەس بە دوای ناچێت پێشتر وەزیرەکە چوە بە 690 ڕازی بووە بە میلیۆنێک ڕازی بووە خۆی ئێستاش ئەگەر کوالێتی باش بێ بە 500ش بگاتە هەرێم هەر باشە بەڵام خۆی عادەتەن لەوە چێ بە 500 بگاتە هەرێم چونکە 450 بە خۆی بە 400 دینارە درێتە بەنزینخانەکان ئەوش 50 طبعا من لە یەک فقرەی شاباسم کردو لە محکەمەی ئیتیحادیە ئەڵێم چاودێرێکی لای حکوومەتی عێراقەوە بێ ئەگەر نانرێ باش ئەمە بۆ بنزینە بۆ نەوتی سپیە بۆ نەوتی ڕەشە و بۆ گازیشە چکە من داوای 12.6 کردووە هیچ نەبێت لەمانە دوانی تەکید مسۆگر ئەبێت چکە دوو قەرارەکە ڕەتیە بە بنزین و بە نەوتی سپیەوە باش لەسەر داهاتی نەوتیش شتێکت بڵاو کرد بوو ئەمڕۆ داهاتی نەوتیە لە کابینەی نۆ لە دەی حوتی 2019 تاوکو 25 باسی 41 میلیارد دلارت کردو داهاتی نەوتی هەرێم ئەوەندە بووە چەندی بۆ حکوومەت ماوەتەوە بەڵێ هەرێمی کوردستان بە تایبەتی حکوومەتی کابینەی نۆ 810 میلیۆن بەرمیل نەوتی هەناردەی دەرەوە کردووە ئەمە بەبێ ئاماری منە ئەمە بەبێ ئاماری
کۆمپانیای دیلویت باشە ئەمە داهاتەکەی تقریبان 41 ملیار دۆلار بووە 41 ملیار دلار لەم 41 ملیار دلارەوە تقریبان 15 ملیار دلاری ماوەتەوە بۆ حکوومەت باش ئەمە ئەگە حسابی تقریبان 35% بۆ حکوومەت بووە ئەی 26 ملیار باقی پارەکەی تری ڕۆشتە خزمەتی چەند کۆمپانیای سێکە ئێمە کۆمپانیایەکمان نەو دەرەهێنێت ئەم کۆمپانیا 14% بردووە کۆمپانیای دووەممانەیە پێوتێ سەکند کۆمپانیای خزمەتگوزاریەکان کۆمپانیای خزمەتگوزاریەکان هەمووی بێجیاوازی ئەگەر وانە باەکێ لەو کۆمپانیانە سکاڵە سەر من تۆمار باشە بێجیاوازی هەموو کۆمپانیەکان هی یەکێتی و پارتی لە ناو یەکێتی و پارتی هی بنەماڵی تاالبانی بەرزانی بێ ئەملاولا هەر کەس کۆمپانیایەک خۆی بە ناحەق زانێت لەم قسەی منە باچ سکاڵە تۆمارکە بۆی ئیسباتێکم هیکەیە باشە ئەم دوو کۆمپانیا 22% داهاتی نەوتیان بردووە 22% لە تۆ حسابیکە 22 یعنی تقریبا تۆزێک لە 15 ملیارەکە کەمتریان بردووە 22%. ئەمە بە ناوی نەقلەوە ئەمە بە ناو سکیوریتیەوە ئەمە بە ناو کرێبۆری نا ئەمە بەشێکی بە ناو کرێبۆریەوە ئەمە بە ناو خەدەماتی ترەوە خەدەمات بۆ منە نەقلی نازان چی کردەی نیەنەوە ئەم شتە بتوکانە کە بە گەورە حسابیەکەن مە ڕقەمی گەورە ئەمە 22% لە هەموو بەرمیلێکی نەوتە زیاتر لە 5 بۆ 6 دلاری کۆمپانیای کارەی بات بە ناو کریبۆریەوە حەقلێکمانەیە ناوی خۆرمەڵەیە ئەم حەق لە 35% نەو دەرهێنێت 170,000 بەرمیل لەو دەرهێنێت ڕۆژانە لای کۆمپانیای کارە یعنی کۆمپانیای کار 170کە دابەش دوی بکە تقریبا چەندێکە 6,000 تقریبا 6,000 بەرمیل نەوتە فرۆشێت داهاتەکە یەخچێتە گیرفانی کۆمپانیای کارەوە یعنی تەسەوری بکە کۆمپانیای کار لە پارێزگای سلێمانی زیاتر داهاتی نەوتی بۆڕەوە باشە ئینجا 6 دلار ئەدەنە کۆمپانیای بۆتاشی تورکی 6 دلار ئەدەنە کۆمپانیای بۆتاش لە بەرامبەر چی بڵێن لە بەرامبەر نەقڵ و خەزن و فرۆشتن باشە بۆ ئەمان بۆ زانیاری ئەمان نەوت نافرۆشن بۆتاشی تورکی خۆی فرۆشێ ئەیدا بە هەرکیە چۆن ئەیدا نازانم چکە سەلاحەتی داوا پێی ئەو کاتە عەقدێکی لەگەڵ نێچیرمان بەرزانی کرد و عەقدی 50 ساڵی هەموو سەلاحەتەکەی لای ئەوە بۆ فرۆشتن لێرەوە بۆ دەرەکەوێت 41 ملیار دلار 15 ئەمێنێتەوە بۆ وەزارەتی دارایی موچە بۆ موچە لە 135 بۆ ئێمەیە لە 65 بۆ بەشێکی وتم باشم کرد بۆ کۆمپانیەکان خۆیانە بەشێکی بۆ نەقلی نەوتە بەشێکی بۆ کۆمپانیای کارە بە ناوی نەقڵا بەشێکی بۆ کۆمپانیای ڕۆزنەفتە بە ناوی نەقڵا بەشێکی بۆ بۆتاشی تورکیە و بۆتاشی تورکی بەشێکی تریشی بۆ اینە یعنی هەر بەڕاستی بەشێکی تریش بۆ ئەو کەسانەیە کە نەوتەکەی بۆ فرۆشن دەڵاڵی نەوتەکەگەن ینی تۆ بۆ نمونە 6 دلار کەمترە 600 میلیۆن دلار زیاتر لە 600 میلیۆن دلاریش لە لوبنان دەمێکە گیری خواردووە بەشی موچەی مانگێکیش دەکات تا ئێستا نەتوانرا بێنرێتەوە نەک نەتوانان نایژدێتەوە چکە عێراق لوبنان پارەی هاوڵاتیەکان خۆی ناداتەوە ئیفلاسی هێناوە چۆن دێ پارەی تۆ داتەوە ئەنی ئەمە ئەوە ئەگەیێنی ئەمە دە بە قاچاقی و بە نایاسایی و بە ناشارەزایی ئیشیان لە بواری نەوت کردووە هەموو داهاتەکەی نازانی کەس بۆ چوە باش با بینی سەر پرۆژە یاسای نەوت و غاز کە ئێستا گفتوگوی لەسەر دەکرێت هەرێم وەفدی حکوومەتی کاربەرەکەری هەرێم پێدا بەشدارە پارێزگاکانی و بەرێنانی نەوت وەکو بەسڕا و ناوچەکانی تر وەفدی بڵێن حکوومەتی عێراقی خۆی بەم زوانە ڕێکەوتن دەکرێت لەسەر پرۆژە یاسای نەوت و غاز یاخود مافی هەرێمەکان و پارێزگا بەرهەمێنەرەکان مسۆگەر دەکرێت هاوڕێگە ئێمە لە 2009 ئەڵێن حەلی کێشەی نەوتی هەرێمی کوردستان ئەوەیە کە یاسای نەوت و غاز لە هەرێمی لە عێراقا دەرچێت بۆ ئەوی بتوانین تەعاملی پێوە بکەین بۆی بتوانین یعنی کورد لەبری ئەوەی خەریکی ئەوەیە کە لە سێف محافەزەکەیە ئیش لە نەوتەکە با قرار بەدەستی هەموو عێراق بێت لە مەسەلەی نەوتە بەپێ ئەو یاسایە دەکرێت ئەو بەش بێ ئەکرا ئێستا ناکرێ ئەمان هەر نانەویست بکرێ بۆ لەبەرەوە یانیس خۆیان بە قاچاق نەوت بفرۆشن و وایان ئەزانی تورکیا هەر ڕێگەیانەدا وەڵە بۆری بیفرۆشە و بەرەداهاتەکەی بۆ من و تۆزێکیش بۆ تۆ و موچەی خەڵکیش مەدە لە کاتی خۆیەوە خەڵکیش قسە ناکە خەڵکی قسە ناکە کاتی خۆی خوا تاڵبانی مەمنوع بێت تی خەڵک قسە ناکاکە ئێوە قساکە خەڵک موچەیشی نەدێتی قسە ناکە ئەیانویست وا حەلیکەن تا بڕیارەکەی محکەمەی ئیتیحادی لە محکەمەی ئیتیحادی بڕیارێک دەرچووە
کە بەنەسەن ئەڵێن یەکەم هەموو نەوتی هەرێمی کوردستان ئەبێ لە ژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقی بێ. دووهەم ئەبێ وەزیری نەوتی عێراق بەرپرس بێ لە ئیدارەداری نەوتی هەرێمی کوردستان. سێهەم ئەبێ شەریکەی سۆمۆ نەوتی هەرێمی کوردستان تەسعیرە بکە و بیفرۆشێت. ئەوە نقطە سەری دیار تەواو. ئێستا هەر یاسایەک دەرچێت، هەر یاسایەکی نەو دەرچێت ئەبێ ئیلزام بکە بە بڕیارەکەی محکەمەی ئیتیحادی. چونکە بڕیاری محکەمەی ئیتیحادی محکەمەیەکە تەفسیری دستورەکە، یعنی خۆی دستورە کە تەفسیری دستورەکە. قەرارەکەی باتە، یعنی ئێستا ئەو قەرارەی ئەو وەک وایە دستور بێ. باشە کە دی ئەم قەرارە دەرچووە ئێستا کەس ناتوانێت سەڵاحیەت بداتە هەرێمی کوردستان بڵێت تۆ بۆ خۆت نەوت بفرۆشەوە بۆ خۆت وا بکە و بۆ خۆت وا بکە بۆ بەزتوانێت لە ئیدارەدانەکە هاوبەش بێ، مافیەوەی هەیە وایە؟ بەڵێ بەس هاوبەشەکەی زۆر نییە. لە چیدا بۆ نمونە ئەم یاسایە کە دەرچووە خۆی دوو جۆر یاسای نەوت و غازەیە. یاسایەکە یاسای سیاسی. پرۆژە یاسایە؟ نا دوو جۆر یاسای نەوت و غازەیە لە جیهان لە دنیای. باشە یاسایەکەی پێوتری یاسایەکی سیاسی، یعنی سیاسەتی نەوت و غاز تەعاملی پێواکە. باشە یاسایەکی شەیە پێوتری یاسایەکی فەنی لە ڕووی ئیداری و فەنی و ئەوانە. ئەوسا یاسیەکانمان ئەمانویست سیاسی بێ بۆ ئەوەی هەرێمی کوردستانی شتیایی بێ، وایە؟ ئێستا هەموو یاساکانی ئەو مەسەلەی نەوتە فەنیە، یعنی دەسەڵات زۆر ناداتە هەرێمی کوردستان، فەنیە. بۆ نمونە لە یاساکە یەک شت هەیە زۆر گرنگە لە یاساکە، ناوی مەجلس ئیتیحادی النەفط والغاز، ئەنجومەنی نەوت و غازی عێراق. ئەنجومەنی نەوت و غاز عێراق. لەم یاسا بەپێی ئەو یاسا ئەو ڕەشنووسە کە هاتووە، ئیتر نازەمەگە دەستکاریشی بن، زۆریش دەستکاری بکەن کاریگەری نابێ، یعنی ئەو سەری خۆی بگوژێ ئەمان زەخت بکەنوانە دوو پارتی تری تێ بخێن. خۆ وەزارەتی چی تێکەن، بەڵام خۆ قەرار هەر لای ئەوان نابێ. بۆ پێتەڵێن سێکە مەجلیسەکە لە کێ پێکەدە؟ لە وەزیری نەوتی عێراق، لە وەزیری دارایی عێراق، لە وەزیری تەخطیطی عێراق، لە محافظی بانکی مرکزی، لە وەزیری سامانە سروشتەکان. ئەمە یەک وایە؟ لە سێ محافظ، لە سێ محافظی سێ محافظە یەکێکی تەسبیت دائەنرێ خەڵکی بەسڕە بێ، یعنی بەسڕەی تایە دائم. دوو محافظەکەی تری سەرۆک وەزیران دیاریەکە. جا نووسێتی چی لە ئاخیرۆ؟ نووسێتی لەو محافظانەی کە لەناو ئەقلیمانی، یعنی سێ محافظەکەی ئەقلیمیتیان نییە. ئەوە ئەوش سێ ئاخر دانیان ئەڵێ سێ خەبیر دائەنرێ. باشە ئەوی سەرۆک وەزیرانی عێراقدایانە، خەبیری بواری نەوت. خەبیری بواری نەوت. باشە کەواتە لەم هەرا و هۆسە هەمووی کەی دێکەوت؟ یەک وەزیری تێکەوت. بەس ئەگەر بە بۆچوونی بەڕێز پێش بڕیارەکەی دادگای فیدراڵی هەرێم ڕێکەوتن کرابێ ئەو چی دەبۆ گەورەتر ڕوویەدا، شتی گەورەتر دەتوانرا بەرز. ئەزانی بۆ ئەمە ناکە ناتوانێت عێراق ئەمە بکە، لەبەرەوە ئەگەر یەک بڕیار یەک مادەی تێ بخرێت، یەک فەقڕەی تێ بخرێت، دژی قەرارەکەی محکەمەی ئیتیحادی بێ، هەر هاوڵاتێکی عێراق بچێ سکاڵا تۆمار بکە، فعالیەتی ئەو یاسایە نابێت. ئەوە هەرێمی ئەنجومەنی هەرێمی فیدراڵی بۆ نەوت و غاز ئەی شتی تری چییە؟ ئەم ئەنجومەنە دەسەڵاتەکانی چییە؟ باشە خۆ ئەمە مهمە. ئەم ئەنجومەنە دەسەڵاتەکانی چییە؟ دەسەڵاتەکانی چییە؟ مسادقە ئەکا لەسەر ئەو عەقدانەی کە هەیە، گرێبەستەکان، موافقەت ئەکا لەسەر عەقدەکان و مسادقە ئەکاتە سەریان ئەو عەقدانەی چی بێت؟ لە تەرقیبە، یعنی گەڕان، لە تەطویرە، ئەگە حەقڵێکی کۆنا هەبوو تەطویری بکەن، لە ئینتاجە، ئەگەر ئینتاجەکەی بۆ نمونە لە کاتی ئینتاجە. سێهەم تحدیدی مهماتی ئەو ئیشانەی سیاسی و استراتیجی و ئەو بابەتانەی لە حەقلی لە مەسەلەی نەوت و تاقە و ئەوانە و هایدرۆکاربۆنی بە هەموویەوە ئەو تحدیدیەکە استراتیجی چی لێ بکەین، استراتیجی کەمی کەین و زیادی کەین، چی لێ بکەین، حەق بگەڕین نەگەڕین، بیدەینەم کۆمپانیا نەیدێنەم کۆمپانیا، چۆن بیفرۆشین. ئەمە گشتی ئەوەی کە ئینجا ئەم مەجلیسە مهمیەکەی چییە؟ کێشەیەکەی لە بینی هەرێم و عێراقە. ئەم مەجلیسە یەکلایەکاتەوە حەلی نیزاعاتەکە، حەلی نیزاعاتەکە، یعنی ئەتوانێ بڵێ ئەم کێشەیە کە لە بینی هەرێم و عێراق هەیە، ئەم کێشەیە لە عێراق ڕاستەکە، یان هەرێم ڕاستەکە. ئەوە بڵێ عێراق ڕاستەکەی تری عێراقە، بڵێ هەرێم ڕاستەکەی هەرێمە، و لەگەڵ ئەوە تەسهیلی عیلاقاتەکە لە بینی هەرێم و ئینە. بەڵام ئەم مەجلیسە ئەگەر وابێ، یعنی هەر بۆ زانیاریت ئەوەندەی محافظێکی عێراق دەسەڵاتی نابێ هەرێمی کوردستان لەسەر مەسەلەی نەوت. لە بواری غازیشە هەر ئەم ئەی چۆن دەبێت لە بواری غازیشە هەم نەفسیش سەلاحیەت هەم لای ئەم مەجلیسەیە و ئەم مەجلیسە ئەی کورت لە کۆمپانیای سۆمۆ کە بەشێکە لە وەزارەتی نەوتی عێراقەوە تێدایە، ئەوە شەریکێکە شەریکێکە لە سەر بە وەزارەتی نەوتی عێراق. بەڵێ عێراق مەجموعەیە شەریکاتی هەیە،
شركة توزيع نفطية، شركة استخراج نفطية، شركات سوموي هي، شركة نقلي هي، أما أنا هم شركات. تو أبي وكو كور داوب كي هم شركة كانت جاكرتها به. أما داوب وأنا كده بو. لبرو هر بيد لفروش نكانو بيد لبارا كانوا حسابي. بس يستلم ما داوي سوما كردو. بس داوي مغنالم بس بيدي على الشركة سومو كردو. إنجا بوزاني. أي سومو. أواني جرين أواني تريش. شون جرين أواني تريش دور روش تردين أجر إداري نوت مثلا إلى إدارة داني نوتا. باشا. شركة منتجات نفط. هيك يقول مهم مكان شركة منتجات نفط يعني نوتي سبيو نوتي بنزين وغاز ونوتي الرش وأنا هموي أو تعاملي في واقع. بلام أمان نيانا إنجا وزير ده صلاتي زور كم بيته وزير نوتي عراق وزير نوتي عراق أويش ده صلاتي كم هذا صلاتي زور كم بيته ببيري وهم مجلسك قرار ده على سري يعني تو أبي كارب كي لنا مجلسك خلق تبي خلقي بروفيشنال طبعا بوي بتواني مسألة بواريز نوت وغازي هرمي كردستان تطور بيبكي لسر أستي عراقة بلام أمان أون دبير لو أكنو شون نو درهن ونو بفروشن أون دبير لو ناكنو يعني هربو زانياري سوربي تخرجكاني مع حدي نوت باشا مهندسكاني نوت أندازياري نوت أندازياري كيمياء أندازياركاني تر هيك يعني إيش ناكل لحقلكاني أما بس العراق وانية العراق زيادة لدو صوب 50,000 جقل واز وزارة وموظفي وزارة بيرة بس لناو حقلكانا دو صوب 50,000 كادري عراقي إيش أكاد من باسي وزارتنا بو أنا يما أمانة يما نايك أمبير لو أكاد زيادة درجة يجلك هيك سياستك بو نوتو غازنية أو نبي دري هنا نقلك بيفروشة وبارك كذا زاني ليك شوي يتر بير لو ناكاد شون خلب خاتيش بير لو ناكاد أمهم معاهدي نوتو أنا إنت خلق درجة لو معادنا لشوي أمداني شوار كسي معقول بو بينا لما حد استواصلنا بيناتهم لحقلك نوتا إيش بكي وكوالا يعني وتعامل لقلاقن وكوالا مفاعيلك نووية إيش بكي أبي دزقاي زاني يعني بقول أوكي دزقاي باراسن بقول أوكي فلان بقول أوكي فلان مسؤول بقول أوكي فلان هذا بابا كابرك يا كار شونك خويني دروس نكرتوا أما أنا هموي أنت بو زاني تشل مادة باشا دا تشل مادة بيكاتولا تشن بابك تشن فصل كيتيايا أم فصلنا هموي فصل يكمي باس لا اشتعى مكانك أشكاتو عادة ياساي نوتو غاز ياساي علمية باشا أو كساني علمية بن تناقين لي أبيتو بي مصطلح كان يعني تعريف كي يعني بونو منا حقل تشيا رقعة تشيا بونو منا إنتاج تشيا بونو منا تنقيب تشيا تطوير تشيا أبيتو أم مصطلح علمية أنا لما سلي نوتا هيدروكربون تشيا لما سلي نوتا توبي تعريفي بو بكي بوي برامبركت كسيريا ساكاكا بزانه چون يشي بيكا وبشكان تريشي بيوست بغاز كورتي كاتما كما تشاور كم بنزان البرلمان درتشت والله من بيم وايا ام ياسايا درتشت اگر كورد اگر يعني براسي بارتي وانا بيلن بلام بارتي بيو بزانن تصلاحتي تواوي بينادر چكو هر هاول اگر بيچواني قرارگی محکمه اتحادی به هر حالاتی بچه سقالات و مارکت دایخه باشه بس استبرد بكهرباء كدكتور وش كبيوندي بمسألة غاز و إيش كشي كهرباء وجران زقلا كمي كهرباء كشي جران كني شبولا سيتي كان لهجد دينار وكراوة تصط 56 دينار لندي كان شو تبغى يجيب زي كرنوا أم برستونا إما كشي كمي كهرباء ما نيجي جران كرنا كش بالله طبعا أمريكا كراوة بو سيتي كان كاريجري زور خرابية بو بونمنا كهرباء قرقاني نهشتوا كم كردوا بالتأكيد يسمى لك قرقان عجين زور كهرباء مكبا بو لداية السيتي كان للسيتي كان شو غدري لي كردوا هاتوا ب 150 دينار يك وحده انا داتي يعني 1 كيلو واط باش العراق قد دينار العراق قد دينار يعني كان 150 جار زياده العراق باش العراق قد دينار او لو ب 150 دينار داتي انجا استاذ يعني ايما لهرمي كردستان سو 80 توليدي كهرباء من بلاشا بۆ لەبەرەوە بە گازی سروشتی ئیشەکە گازەکە لە حەقلی کۆرمۆر دەرەچێت ڕۆژانە 450 500 مقمق غاز بەرهەمەهێنێ ئەمە بە بۆری بە بەلاشە چێ بۆین مەحەطاتی تەولید بە گرانەی فرۆشن مەحەطاتی تەولیدیژی من نییە هی خۆیانە بۆ نمونە ئەحمەد ئیسماعیلە هی پارتیە بۆ نمونە کارگروپە هی بنێ چیرمان بەرزانیە بۆ نمونە ئەوەی قەیوانە هی یەکێتیە هەموو مەحەطەکانی فرۆشتنی کارەبا هەمووی هی بەرپرسەکانی هی بەرپرسەکانێکی پارتین لەبەرەوە دیێن کارەبا گرانەکەن بۆ
لە ئەخیرەوە ئەیانەوێ کارەبا بکەن بە کەرتی تایبەت کە کردیان بە کەرتی تایبەت ئەو کاتە کۆمپانیەکانی خۆیان هەم سوود بەدەبێت کاتمنەوە بەس نابێ ڕسومات و باج لەگەڵ عێراق یەک بێت تاکی دەبێت ئەبێ ڕسومات و سکاڵایەکیش ناکرێت لەسەرەوە جیاوازیە خەریکی ئەوە شێبین لەگەڵەوە سکاڵا بکەین لەسەر ئەو مەسەلە باج و ئەو شتانە بەڵام ئەمانەوێت ڕاستەکەی هەموو باجوشتەکان دوای موازنە بۆمان دەرکەوێت بزان چنێک و چۆن نیە و بەبێ ڕێکی خین و بۆی بتوانین سکاڵاکە سپاس دەکەم زۆر سپاس بەڕێز دکتۆر غالب محەممەد مادومان کردی سپاس دەکاتێکی کاتێکی سپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ